بەنای خوای گەورە بەخێرن سەر چاو ڕاستکەی سەرتا پێشوو دەستکەم بەم کۆنگرە ڕۆژنامەوانیە ویستم یەکەم سوپاسی خوای گەورە بکەم بۆم سەرکەوتنەی جوڵانەوەی نوێی نوێ پاشان سوپاسی هاوڵاتیانی ئەزیز تەواوی دەنگدەرانی نەوەی نوێ و هەروەها ئەو هاوڵاتی ئەزیزانی کە تەنانەت دەگەر دەنگیشان نەبێ یاخود هەر دەنگیان نەداوێ بە نوێی نوێش هەروەها سوپاسی ئەو خۆبەخش و ئەو کەسانی نەوەی نوێ ئەەکەم کە لە ماوەی ڕابردوودا ماندوو بوون عەزێتیان کێشاوە شەو ڕۆژیان خسۆتە سەرێک بۆی ئەم جوڵانەوەی سەر بخەن و سوپاسی بەڕاستی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و هەروەها نەتەوەیە گرتوەکان و ئەمریکا و بەریتانیا و وڵاتانی دنیا کە سەرپەرشتی ئەم هەڵبژاردنیان کرد. ڕاستەکەی ئێمە وەکو جوڵانەوەی نەوەی نوێ بە پێویست پانزاییم ڕۆ هەندێک خاڵ بۆ خەڵکی ئەزیزی کوردستان ڕوون بکەینەوە. یەکێک لەو خاڵانەی کە بەلامانەوە بەستە ئەوەیە کە ئەم هەڵبژاردنە وەکو پێشتر بەڵێنماندا بوو و باسمان کرده بوو ئەوە بوو کە وتمان هەڵبژاردنێکی پاک دەبێت، هەڵبژاردنێکی باشتر دەبێت لە چاوجارانە، هەڵبژاردنێک دەبێت کە کۆمەلگای نێودەوڵەتی سەرپەرشتیەکەن، هەڵبژاردنێک دەبێت کە هاوڵاتیان دەتوانن داهاتوی خۆیان بگۆڕن، دەتوانن شێوازی سیاستکردن لە هەرێمی کوردستان هاوکێشی سیاسی بگۆڕن. سوپاس بەخوا هەمووی وا دەرچوو. ڕاستە ڕەنگە هیچ هەڵبژاردنێک بێکەم و کورتی نەبێت لە 100% لە زۆر وڵاتی دنیاشە ڕەنگە بڕێک جاری وایە تەزویر هەر هەبێت کە خۆبەخشانە توان بڵێم هەڵبژاردنی ئێستا کرا یەکێکە لەو هەڵبژاردنە پاکانی کە لە دوای ڕوخانی سەدامەوە تا ئێستا ئەتوانین بڵین بە یەکێ لە باشترین هەڵبژاردنەکان دادەنرێت. ئەوەی کە جێی سەرنجی ئێمەیە ئەوەیە کە بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەیانتوانی بەشداریەکی باشتریان هەبێ، دەیانتوانی وا بکەن ئێستا هاوکێشەکان بە جۆرێکی تر بێ. ڕاستە ڕەنگە ئێستا سوپاس بۆ خوانەوەی نوێ زۆر باش هاتوتە پێشەوە لەسەر ئاسی هەرێمی کوردستان بۆتە هێزی دووەم و لەسەر ئاستی کورسی دەنگ زۆر باش بووە، بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەیانتوانی هاوکێشەکە بە یەکجاری بگۆڕن. ئەگەر تەنها لە 10 هاوڵاتیان تەنها لە 10 هاوڵاتیان زیاتر بچنە بۆ دەنگدان و تاوان دنیام بدایە بنەوەی نوێ ئەو خەڵکە ناڕازی کە ناڕازین لەم دەسەڵاتە ئەوە ئێستا نەوەی نوێ هێز یەکەم دەبوو لە کوردستان. بۆیە هیوادارم بۆ داهاتوو خەڵکی ئەزیزی کوردستان باوەڕیان بە خۆیان بێت، باوەڕیان بۆ بێت کە دەنگی ئەوان زۆر گرنگە، باوەڕیان بۆ بێت کە ئەوان دەتوانن وڵاتی خۆیان بگۆڕن، ئەوان دەتوان نیزامی سیاسی لە هەرێمی کوردستان بگۆڕن، ئەوان دەتوانن داهاتوی خۆیان مناڵەکانیان وڵاتەکەیان بگۆڕن. ڕاستە ڕەنگە لە هەڵبژاردنە لە 100% بۆ بەیانی ئەوە تا ئێستا 2 ڕۆژ دوای هەڵبژاردنە هەموو شتێک نەگۆڕابێت، بەڵام تۆ بە هەڵبژاردن دەتوانین ڕۆژ بە ڕۆژ ژیانە باش بکەیت، ئەتوانی سزای ئەوانە بدەیت کە خراپبوون و پاداشتی ئەوانش بدەیتەوە کە باش بوون. خاڵێک تریش بەڕاستی کە بەلای ئێمەوە گرنگە باسی بکەین ئەوەیە ئێمە وەکوونەوەی نوێ لە ئێستاوە کار دەکەین بۆ هەڵبژاردننی داهاتوی هەرێمی کوردستان. ئێمە لە ماوەی 3 ساڵدا توانیمانە بینە هێزی دوم لەسەر ئاسی هەرێمی کوردستان و لە ماوەی ساڵی داهاتوودا کار بۆ ئەوە دەکەین ئەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان پشتیوانمان بن پشت بەخوای گەورە دەبینە هێزی دوم. لە ئێستاوە کار بۆ ئەوە دەکەین کە هەڵبژاردننی داهاتوی هەرێمی کوردستان نەوەی نوێ ببورن، لە کار دەکەین بۆی کە لە داهاتوودا لە ساڵی داهاتوو بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان نەوەی نوێ بێتە هێزی یەکەم. ڕاست ئێستا هێزی دووەمە کار دەکەین بۆی بێتە هێزی یەکەم و ئەگەر خەڵکی کوردستان پشتیوانمان بن پشت بەخوای گەورە لە ماوەی ساڵی داهاتوودا هەم نەوەی نوێ بێتە هێزی یەکەم و هەمیش سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەو کاتە بەدەست نەوەی نوێەوە بێت و حکومەتی نوێ دروست دەبێت کە نەوەی نوێ تاوان بێگومان ڕەنگە لەگەڵ هێزەکانی تریشا سەرۆکاتی دەکات. واتە خەڵکی کوردستان لە ئێستاوە دەبێت حسابی ئەوە بکەن ئێمە لە ماوەی داهاتوودا دەتوانین داهاتووی کوردستانیش بگۆڕین. چۆن خەڵک لەسەر سندوقەکانی دەنگدان هێزی یەکەم و دووەم و سێم و چوارەم و پێنجەم و هەمووی گۆڕی بۆ ساڵی داهاتوو انتخاباتی هەرێمی هەرێمی کوردستان لەبەردەستایە حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵ ڕێگەیەکی ئاشتیانە بەڕێگەی هەڵبژاردن بێ شەڕ بێ هیچ شتێک. بۆیە پەیامی ئێمە بۆ خەڵکی کوردستان هیواتان هەبێت،
باوەڕتان بە خۆتانە بێ ئێوە سەرکەوتون ئێمە وەکو ئیسلام بەڕاستەکەی خۆم هەز ناکەم ینی هیچ دەستکەوتێکم هەبێ بەس پێم وایە خەڵکی کوردستان سەرکەوتوو بوو لەم هەڵبژاردنە هیوا گەڕایەوە بۆ خەڵک لەم هەڵبژاردنە خەڵکی کوردستان ئیرادەی خۆیان سەرخست لەم هەڵبژاردنە خەڵکی کوردستان تۆڵەی ڕابردویان کردەوە کە بەڕاستی لە ماوەی ڕابردوودا ڕەنگە حکومڕانی هەرێمی کوردستان باش نەبوو بێ خەڵک تێبینی هەبوو لەسەری خەڵک سزای هێزیدا سزای دەسەڵاتی داوە و پاداشتی هەندێک هێزی تری داوەتەوە کە پیوا بووە بە هەڵوێز بووە بۆیە من سوپاسی جەنابتانەکەم سوپاسی ئامادەبوونتانەکەم و ئەگەر هەچ کەسێک پرسیاری هەبێ حەزکەی ئەگەر بمبورن ئەگەر حەزکەی بەسەرە لە هەج لایەکەوە بێت فەرموویت من کاتان دارم لە بەیانێری نافتی دوو پرسیارمە یەکیان پەیوەند بە دەنگەکانی خۆتانەوە کە ئەم دەمەبژاردنە و دەبیانتان هێناوە تا چەندەی ڕازین ئایا ئەمە دەنگی حەقیقی خۆتانە بازەوە کرێت کە بایکۆت نەبووە ئەگەر بایکۆت نەبووایە چۆنە هەڵبژاردنەکە بەداوی نوێەوە پرسیاری دوومیشم بەودات بۆی بازەوە دەکرێت کە پارتی دیموکراتی کوردستان بۆ حەجمەی کە دەنگی هێناوە و کورسی هێناوە بازەوە دەکرێت سەرکەوتوو بۆ لە هەڵبژاردنەکانی یەکەم دایانی سەرکەوتوو بۆ لە هەڵبژاردنەکەی ئێوە ڕاپەرستەرەوە بێت والله تاوان یەکەم بەنسبەت پرسیارەکەی جەنابتۆ لەسەر دەنگەکانی نەوەی نوێ تاوانم ئەمانێکی ئێستا بڵاوکراتۆر بۆ معلوماتی جەنابتان ئەمە دەنگی کۆتایی نییە هەر کۆمیسیۆن خۆی دەڵێت کە ڕێژەی بەشداربوون لەسەر و سەدا چلە تاوان لە سلێمانی 37 وە لە هەولێر چل زیاتر بووە لە دوهۆکیش زیاتر بووە ئەم لە 143 ئەکاتە سەر و ملیۆنێک و 500,000 دەنگدەر ئەم دەنانی تا ئێستا بڵاوکراتەوە بە هەموو لایەنەکان 900,000 کەمترە هێشتا 600,000 دەنگ ماوە بەپێی داتاکانیمە ئەو وەسڵانی کەلامانە لە هەموو وێزگەکانی دەنگدان دەنگینەوەی نوێ نزیکەی 300,000 دەنگە بەڵام بەڕاستەکەی بەهۆی ئەوەی کە سوپاس بۆخوا ئەم هەڵبژاردنێکی باشتر بووە نەتوانراوە یاری و گەمەی تیا بکرێت نەتوانراوە دەستکاری ژمارەکان بکرێت نزیکەی 2500 سندوق تا ئێستا ئەنجامەکانی بڵاو نەکراوەتەوە و هەست سندوقێ گومانیان لی هەبوو بێت یا ڕەتی ئەکەنەوە یا دەنگەکان بەدەست دەژمێرنەوە تاوان لەو بێشە بەداخەوە شێو زۆری سنووقانە و سنووقانە کەنەوەی نوێ دەنگی زۆر باش بووە چ لە ناوەندی شاری سلێمانی چ لە دەوری سلێمانی چ لە ناوەندی شاری هەولێر کە هەموو دیدەکانی نەوەی نوێ یەکەم بوون بەڵام پێمان وایە ئەوە هیچ کێشەنێت چکە هیچ تەسیرێکی نەکردوتە سەر ئەنجامی کورسیەکان یاخود شتێکیەوە گەورە نییە ڕاستەوە کوتیمان لە ڕووی دەنگە و ڕەنگە ئەگەر سندوقانە ئیلغا بکرێتەوە کۆمیسیۆن هەڵی وەشێنێتەوە ئێمە زیاتر زەرمەندین بەڵام هەر بڕێک دەنگی یەکێتی و پارتیش ئیلغا بکرێتەوە بەڵام پێمان وایە شتێکی باشە بەنسبەت پرسیاری بایکۆت تاوانەوە ژەر حەزکەم بۆ جەنابتانی ڕوونکەمەوە ئەم هەڵبژاردنە لە هەڵبژاردننی ڕابردوو خەڵک ترچەوە دەنگدانەوە حەزکەمەوە جەنابتان ڕۆژنامەنووسن و حەزەکەم خۆتان تحقیقێکی تیا بکەن هەڵبژاردننی ڕابردوو بەڕاستەکەی هەمومان بەداخەوە ئەو مۆزوعی فلاش و ئەو تەزویرشتانە ئەزانین بەوە گەیاندیانە لە سا 58 ئەیگینا هەموو راپۆرتە ڕۆژنامەوانەکان ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی دواتریش کەش بوو کە هەندێک سندوقیان کردەوە ڕێژەی دەنگدان لە سا 35 بوو لە هەڵبژاردننی ساڵی 2010 بەڵام ئەم جارە سوپاس بەخوا خەڵکێکی باشتر چۆ بۆ دەنگدان لەسەر و لە سایت چلە هیواداری لە هەڵبژاردننی داهاتوودا زۆر لەوەش باشتر بێت لەبەرەوە ئاگادار بن ئەم دەنگانی کە ئەم جارە دراوە لە جاری پێشوو زیاترە چکام جارامە دەنگی ڕەسەنە دەنگی پاکە هیچ تەزویر و زیادە و دووبارە ئەوانیتانێ بەهۆی پەنجەمۆرەوە هەموو دووبارەکان دەردەکەن یاخود ڕێی پێ نەدراوە بەس هەڵبژاردنەکانی پێشوو ئەکید بەموو خەڵک خۆی نەتیجەکەی ئەزانێت پرسیاری سێمە بەڵێ دەست بەنسبەت هەندێک کەسێ باسیەوەکەن کە گویا ئەمە لەم هەڵبژاردنیشە دەرکەوتۆ بە حساب پارتی یان هەج هێزێکی تر بێ یەکەم بووە من بەڕاستی حەزەکەم چەند خاڵێک ڕوون بکەمەوە یەکەم ئەو ئەنجامی کە ئێستا پارتیویکێتی بەدەستیان هێناوە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا خراپترین ئەنجام بووە هەر بۆ زانیاری بەڕێستان پارتی لە ساڵی 1992 تقریبا 30 ساڵ لەمەوە پێش 29 ساڵ و چەند مانگێک لەمەوە پێش هەڵبژاردننی کردووە کە ئەو کاتە خەڵکی کوردستان نزیکەی 3 ملیۆن و شتێک بوون 600,000 دەنگی هێناوە ئێستا دوای 30 ساڵ کە خەڵکی کوردستان بوون بە دوو هێندە کە بوا دەنگەکانی پارتی ملیۆنێک و 200 بووە بەڵام 400,000 واتە نەک زیای نەکردووە دوای 30 ساڵ کەمی کردووە پارتی ڕەنگە حیزب بێ 75 ساڵە کاری سیاسیەکانەوەی 3 ساڵە دروست بووە بەڵام ئێستا پارتی لە هەرێمی کوردستان نزیکەی 21 کورسیە باسی سێ شارەکەی هەرێمی کوردستانەکەم نیوێ ئەو کورسیانی هەیە بە 3 ساڵ بەرەو ئێمە پێمان وایە
کە گۆڕانکاری هەروە دەست پێکات تۆ هێز 70 ساڵ 80 ساڵ 50 ساڵ سیاسە دەکەن هێزێک ترێ بە 2 ساڵ وایە کەم جار دروست بووین لە چل حیزبەوە بووین بە چوارم دوای ئەوە بووین بە دووەم جارێک تر ئینشاڵڵا ئەگەر خەڵکی کوردستان پشتیوانیمان بکە هیوایان بە دەنگدان هەبێ بچنە سەر سندوقەکانی دەنگدان ئەتوانەوەی نوێش بکەنە هێزی یەکەم لەبەر ئەوە پێم وایە هەڵبژاردن گرنگە مهم نییە ئێستا کێ هێزی یەکەمە کێ دووەمە کێ سێمە کێ چوارەمە یەکشت گرنگە خەڵکی کوردستان ئەتوانێت هێزی یەکەم بکا بە پێنجەم ئەتوانێت پێنجەم بکا بە یەکەم بەڕای من ئەوە مهمە کێ خزمەتی خەڵکی کرد خەڵکی کوردستان توانێت پاداشتی باتەوە کێش خراپ و خەڵک توانێت سزای بدا ئەم مەبدە مهمە ئێمە بیچەسپێنین ئەم وڵاتەمان پێویستی بۆیە بە شێوەیەکی ئاوای مەدەنی بێ ئەوەی کەس بکوژی بێ ئەوەی چەک هەڵبگری ئەتوانی ڕیزبەندی هێزەکان بگۆڕی ئەتوانی دەسەڵات بگۆڕی ئەتوانی حکومەت بگۆڕی ئەتوانی پێکاتی پەرلەمان بگۆڕی چ عیبێکی تایە ئەمە بۆ خراپە بۆ ولا من حەزەکەم یەکێتی پارتی لە ڕقی ئێمە بێت لە خەڵک ڕەنە پێویستی بێ ئێمە نەبێت چییە ئەمە مەبدەئێکی مهمە لەبەر ئەوە من بەڕاستی حەز ناکەم بەس بە سلبی قسە بکەین بە متەشایمی قسە بکەین و بە تاڵش بە پۆزتیف یا بە ئیجابی قسە ناکەین پێم وایە بە جدی خەڵک شتێکی مهمی کردووە و پێشم وایە ئینشەڵڵا داهاتی کوردستان گەشە بێت ئەگەر خەڵکی کوردستان زیاتر متحمس بن و زیاتر بەرەو سندوقەکانی دەنگدان بچن لە داهاتوودا پرسیارەکەمم چەند ڕۆژیان لەسەر لایەنەکان دەست پێکا بۆەوەی گۆ کرد لەبارەی یەکریزی کورد لە بەغداد ئێوە ئامادەن لەگەڵ لایەنەکانی دیکەدا بنووسن بۆی بەغداد ئامادەن لەگەڵ من چەندجار ئەمە لەوەنیە دابنشەن ڕەنگە پێمان عیبێ بڵێن وەڵا بەغا 2000 وەرگری یا 3000 وەرگریەوە چواریشی وەرگری وا دووشی وەرگری چ ئیسفادەیەکی هەیە ئەم وەزارەتانە چی هەبووە بۆ کورد مەسەن سەرۆک کۆمار بەدەست کوردەوە بووە
مسلمانی عیفانی ئەگەر هەموو پەرلەمانتارە کوردەکان لە بەغا دیفاع لە مەبدەئە بکەن بەس بۆ پۆست و بۆ وەزارەتنا ئەو پرسیارێکم پرسیاری دوم حەزەکەن حکومەتی داهاتووی عێراقی چۆن بێت ئێمە حەزەکەین حکومەتی داهاتووی عێراقی حکومەتی زۆرین و کەمی نەبێ بەڕاستی حەزکەین لە بەغا معارەزە هەبێت حەزکەین کۆمەڵی هێز حکومەت دروستکەن و کۆمەڵی هێزی تریش معارەزە بن ئەگەر ئەمە پەیڕەو بکرێت پێم وایە شتێکی زۆر باشەیە بۆ عێراق چۆن لە پەرلەمانی کوردستان جاریوە چەند پەرلەمانتارێکی بەڕێز دەتوانن هەندێ شت بکەن هەندێ شەڕ لەسەر مافی خەڵک بکەن هەندێ گوتاری جیاوازیان هەبێ لە بەغاش گرنگە ئەم شتەبوونی هەبێ پرسیاری سێمت لەسەر ئەوەی کە ئێمە لەگەڵ لایەنەکانی ترا بەجیا یا لەسەرەوەی کە سەرۆکۆماری نوێی عێراق ڕاست بێ من پێم وایە هیچ مهم نییە ڕەنە لە ڕووی ڕەمزیەوە سەرۆکۆماری عێراقەکە کورد بێ هەر خۆشەرەوەی بڵێ کوردە بەس بەڕاستی مهم نییە سەرۆکۆماری عێراق کورد بێت کورد نەبێت یەک دینار ناتە باخەڵی هیچ هاوڵاتێکی کوردستانەوە سەرۆکۆماری عێراق بۆ هەج لایەنێ بێ هیچ سوودێک لەسەر ژیانی خەڵک و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان دروست ناکەن سەرۆکۆماری عێراق ئەگەر کورد بێت یان کورد نەبێت کەرکووک ناگەڕێتەوە سەر ژێر ئیداری کوردی یاخود ژێر حکمی خەڵکەکەی خۆی لایەنی کەم بۆ نمونە کە حکمی شارەکە ئەکات لەبەرم پێم وایە کورد حیزبە کوردیەکان گرنگە کە ئیش بکەن لەسەرەوەی کە چه خاڵێک مهمە مفاوەزاتی لەسەر بکەن لە مانگی داهاتوو لە بەغا نەک پۆست چونکە پۆست مانەکە دوومانە سێ چوار کە زەنێری بۆ بەغا ڕەنگە خۆیان دەوڵەمەند بکەن و شتێک پۆستوانیان هەبێ و چەند وەزارەتێکیان هەبێ بەس خەڵک لێرە هیچ ئیسفادەیەک ناکات دڵنیا بن ئێمە تا ئێستا کەس ئەوەی مفاتحە نەکردین لە کاتی خۆشاگە مفاتحەیان کردین جوابمانەوێت سپاس دەستخۆش تاوان ئێمە تا ئێستا من حەز ناکەم جوابی ئەوەم یەکەم لەبەر ئەنجامی هەڵبژاردنەکان دوم لەسەر پێکهاتی ئەو پرسیاری و ئەزێشکە کردی ئایا حکومەتی زۆری نابێ یا حکومەتی هەمووانە بێ و ئایا کورد بۆ نمونە لە داهاتووە ئێمە هەندێک خاڵ ئەبێت کە مهمە بۆ خەڵک یا بەس تەنها پۆست وەزارەتوانەوە حەزەکەی لە داهاتوودا یەکلایی ئەکەینەوە با بزانین شێوازی گفتوگۆکان چۆنە بێ بزانین هێزە جارە کوردیەکان چیان لە خەیاڵایە و هێزە عێراقیەکان چیان پێ بۆ کورد بۆ خەڵکی کوردستان جوابی ئەدەینەوە پرسیاری دووەمە طبعا حتما لە هەموو هەڵبژاردنێکا دۆڕا و براوە هەیە لە هەموو هەڵبژاردنێکا ڕەنگە هەندێک هێز هەیە ئەنجامەکەیان قبول نەبێت هیوادارم ئەمەی کە لە عێراق هەیە قبول بکرێ پەسەند بکرێ و تەسەور ژەکەم کە ئایندەی عێراق ئەم حکومەتەی لە داهاتوودا دروست دەکرێت لە حکومەتەکانی ڕابردوو باشتر بێت لایەنی کەم لەبەرەوەی لە هەڵبژاردنەکەیە هەڵبژاردنێکی پاکتر بووە بێگەرتر بووە و بۆ معلوماتی جەنابتان سەر و 40 کەسی مەدەنی و سربەخۆ لە عێراق و پارێزگاکانی عێراق سەرکەوتون کە ئەمە تۆزێک ڕەنگە پەرلەمان و شێوازی حکومڕانی بگۆڕێ و ئەم حیزبانی عێراق کە ئیستا سەوتێکی کەمیان هێناوە وانەیەک لە ڕابردووە فێرو بێتن و بیانوی عێراق بەرەو باشتر بەرن و حتا ئەو هێزێکی سەر عێراق یەکەمە بەڵێنی مەجموعەیەشتی گرنگیەوە بە خەڵک ئەگەر جێبەجێ کا من تەسەوڕەکەم تەسیرە کاتە سەر گرفتانی خەڵک تەنان سەر سعری دۆلار سەرموچەی خەڵک ئەوانە ئەگەر بکرێن زۆر گرنگە بن سواس بەپێی ئەنجامەکان پارتی دیموکراتی کوردستان بەهێزترین هێزە لە پارێزگای هەولێر و با بڵێین تەواوی هەرێمی کوردستان ئەم هێزەی بۆچی دەبێتەوە بە ئەو ژمارەی پرسیارنیشی پێ ناوێتی بەڕاستی لێکسەرە ژمارەیەکی پرسیارەوە لە تەواوی هێزەکانی کوردستان پێتوانای ئەو هێزەی بۆچی دەگەڕێتەوە تۆزێ باسی لەوە کرد لە ئەم دەنگانە پاک دەکرێت دەکەواتە وەک لە دەنگانەکانی تزویرات ئەنجام نەدراوە ئەوەی دەنگی ناوێت دەنگی ڕاستەقینەی خۆیانە و دەنگۆیەکیش هەیە کە دەوترێت جوڵانەوەی نوێ دەنگەکانی وجودکەوەی گۆڕان دەستخۆش جارێکەمەوەی کە باسی پارتی کردەوە دوو کەس باسی پارتی کردەوە من حەز ناکەم باسی هێزی ترکەم ببورن بەڵام پێم وایە پارتی دیموکراتی کوردستان نزیکەی 400,000 دەنگی لە بەراورد بە هەڵبژاردنی 2018 کەم کردەوە 800 و قسور هەزاری هەبووە و لە ئاخر حتا انتخاباتی هەرێم 700 و قسوری هەبووی سەبەوە 420,000 یعنی گەروی هەرێمیش حساب بکەی 300,000 و کەسێکی
کەم کردووە من تێناگەم ئەگەر حیزب 300,000 دەنگ کەم بکایسە گۆڕان قسەی لەسەر هەندێک کەس گرێی لەسەرەکە گۆڕان ڕەنە 150,000 دەنگی کەم کردووە بۆ نمونە بەس پارتی 400,000 300,000 دەنگی کەم کردو ینی بەهێزەکەی لە چیە بەهێزەکەی بەزەوەی خەڵک نەچۆ بۆ دەنگدان ڕەنگە بەهۆی ئەو 400,000ەوە کە بەشی بۆنە لە هەرێمی کوردستان 10 کورسی دەنگی هێناوە چونکە پێشتر لە عێراقا 40,000 دەنگ ڕەنگە کورسێکی پێ بدا بۆ نمونە ینی پێشتر ئەو دەنگانی کە ئەو حیزبە هەی بووە ئێستا بۆ بنیوە و ئەم دەنگانی ئێستا هەیەی ڕەنگە باید 10 کورسی بەس لەبەروی خەڵک نەچۆ ڕێژی بەشداری خەڵکم بۆکو پێویست نەبووە 20 کورسی پێ بدووە من حەزەکەم نمونێ بۆ جەنابتان باسکەم ئێستا یەکێتی و پارتیش هەردووکە من مەقسەم حیزب نییە بە تەحدیدی یەکێتی و پارتی بە تایبەتی مەسەڵەن پارتی سێ سەرۆکاتی بەدەستەوە سێ سەرۆکاتەکەی هەرێم هەزاران بنکە و بارگای هەیە هەزاران کادری هەیە ئەم هەموو خەڵکیان هەیە ینی هەر لە گەرمیان بۆ نمونە سەر و 10,000 موچەخۆریان هەیە مەسەڵەن نەوەی نوێ 6 خۆبەخشی هەیە ئەم خۆبەخشە ڕۆژی 5,000 بۆ نردون بۆ ناخواردنی نیێڕۆ مانەکە 150,000 کاوەریان نەگرتو جیان بیان بە ئاڵاوشتیوە بۆ جوڵانەکەمە لە گرفانی خۆمان نەخۆین ئەم 6 خۆبەخشە نەوەی نوێ بە جوودی تاوان براکانی تر و هاوڕێکانی سێ ئەوەندەی ئەو کاندەکەی بۆ نەپارتی دەنگیان هێنا کەواتە بەهێزی بە قۆتی چییە تۆ هێزێک لە خوا بەزای 3 ساڵە دروست هێزێک شێ 100 ساڵە سیاست دەکایسە نیوێ ئەوان کورسیمان هەیە لە هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردننی داهاتوو یەک تۆس خەڵک زیاتر بڕوا بۆ دەنگدان ئینشاڵڵا بینە هێزیەکەم پرسیاری دووەمت بەڵێ تاوان باسیێت کرد کە ئایا ئەو دەنگانە ئیساڵی ئێمە دەنگی پاکن و دیارەوە بەڵێ بێگومان ینی ئێمە قەت نەمان شاردووە لە هەموو هەڵبژاردنەکانی ترا یەکسەر ئاو ڕۆژی هەڵبژاردن کراوە هەموو هێزەکان هاتوونەتە بەر مایکەکان و بەر کامێرەکان و تویان تەزویر کراوە بەس ئەم جارە بە دەگمەن هێزێگەبین بە دەگمەن من ناڵم نییە خروقات هەیە بەس ڕەنگە زۆر سەرڕەنگە ئێمەش نەوەی گریمان کورسیەکمان زەرر کرد بە لە شوێنەکە یا وا گریمان 2 کورسی بەس یعنی ئەمە تۆ ئینتیخاباتە کورسیەکەمتر زیاتر بەڕای من زۆر لە مۆزوعەکە ناگۆڕێت ترامپ لە ئەمریکای و تەزویرم پێ کراوە لەبەرەوە پێم وایە ئەم دەنگی خاڵسە ها دەنگی پاکە لەبەرەوەی شەکەیەکێتی پارتی بە هەردووکیان نزیکەی 9 ملیۆن دەنیان هێناوە هەڵبژاردننی پێش ملیۆن دەنیان هەبووە کاکە یعنی 9 ملیۆن کەمیان کردووە بەڵێ بەنسبەت پرسیاری سێمەوە ئێمە پێمان وایە دەنگی خەڵکمان بردووە ینی دەنگی هاوڵاتیانمان بردووە نەوەی نوێ بۆ معلوماتی جەنابەت لە دووهۆک سەر و 25,000 دەنگی بردووە کە لەگەڵ ڕێزما بۆ حیزبەکانی تر بووە ئەوی کە جەنابیش ناودێنا 3,000 دەنگی نەبووە کەواتە چۆن دەنگیەوەی بردووە لە هەولێر نەوەی نوێ سەر و 100,000 دەنگی بردووە من باسی ئەرقامی حەقیقیەکەم لە سلێمانی نەوەی نوێ 3,000 بنکەی تیا لە هیچ بنکەیەکە تاوان بانەڵم لە هیچ بنکەیەکە بەس لە زۆربەی بنکەکانی گەرمیان و ڕانیە 70 دەنگ و 80 دەنگیە بوو لە ناو سلێمانیشە 40 دەنگ و 50 دەنگ و 60 دەنگ و لە هەندێک بنکە نەبێت کە کەمتری هەبووە بە معدلش حسابی کە ئەگەر 50 دەنگ لە ناو سنووقێکا بوو بێ 150,000 دەنگەکە ئەم دەنگان دەنگی خەڵکی ناڕازین دەنگی هاوڵاتیانن یەکێتی کەمی کردووە پارتی کەمی کردووە هەموو حیزبەکان کەمی کردووە بەشێک لەوانی کە کەمیان کردووە حیزبانە نەچن بۆ دەنگدان بەشێکیشان هاتون بۆ نوێنێ لە هەموو حیزبەکان خەڵکی تیا بۆ سوێن و قورئانی خواردەوە توێتی من دەنگ ماوە پارتی هەڵبژاردننی پێش و ئەم جار دەنگ بۆ نوێنێ بۆ خەڵکی تیا بۆ بە هەمان شێوە توێتی من یەکێتی ئێستا دەنگم بە نوێنێ و حیزبەکانی تریش و خەڵکیشی تایە هەر ڕەنگە دەنگی نابێ ئەم جارە قەناعەتی بە نوێنێ کردو و پشت بەخوای گەورەی ئینشەڵڵا لە داهاتوودا باشتری ژەبین دەست خۆش ئەنشتاین قسەیەکی ئەڵێ معادل لە خەڵکی نێگەتیڤ دوور کەوەرەوە چونکە بۆ هەموو چارەسەرێ تاوان لەگە ڕێزما بوو پرسیارەکەت مەخسەم تۆنێت تۆ پرسیاری خەڵکەگەێنی ئەڵێ بۆ هەموو چارەسەرێ کێشەیەکی پێ یعنی تۆ هەچ خەبەرێکی خۆشی پێ بێ و مشکلەیەکی پێ ئەوەی ئێستا مهمە بۆ ئێمە نەوەی نوێ هێزێکی جەماوەریە بۆ معلوماتان هێزێکی جەماوەری لەسەر ئاسی سلێمانی هەولێر دوهۆک کەرکووک لە هەر چوار پارێزگاکە دەنێکی باشێنەوە لە دوهۆک بەقەدەر کەرکووکیێنەوە بۆ یەکەم جارە هێزێکی دەرەوەی یەکێتی و پارتی لە ناو کەرکووکا کورسی بردووە کە لە ماوەی 18 ساڵی دوای ڕوخانی سەدامە شتیوا ڕوونیاوە لە ناو هەولێر و سلێمانی بەقەدەر یەک دەنگی هەیە لەسەر ئاسی سلێمانی هێزی یەکەمە لەسەر ئاسی هەولێر هێزی دووەمە لەسەر ئاسی هەرێمی کوردستان هێزی دووەمە ئێمە پشت بەخوای گەورە پشت بە دەنگی دەنگدەرانمان ئەو دەنگانی پیانە یاوین ئەمانەتێکە لەم گردنەمان پێش انتخاباتش باسم کرد مەگە سەرمان بڕنەوە ئەو ئەمانەتە بکوێتە خوارەوە و لە داهاتوودا هەمن ساچی بڵم ڕەنگە جوابێکی مۆقنانە بێ بۆ جەناب یا بۆ خەڵکی تر لە داهاتوودا بە کردارەکانمان کاتێکەکەین کارێکەکەین کە نە گڵۆپەکە نەکوژێتەوە بەڵکو یەکەین بە بلاجکتۆریش سپاس
يعني بس دور كإيواجب اشتغلت جانزة خالصة آخر لكي أو جانزة خالية وده لو يسمى شو ما هو نظام آخر زماني ما في آخر زمان بعد دەستخۆش تاوانێ سواسەکەم کە بیرێ خستمەوە وایە ئەوەی کە لەو خاڵە مهمانەی کە نەوەی پێ ئەناسێتەوە هەر بۆ معلوماتی جەنابتان لە 9 کاندید تقریبا لە 150 تا 4یان ژنانن و خۆشبەختیەکەی خەبەرە گرنگەکە ئەوەیە کە ئەم ژنانە لە هەموو ناوچەکانی کوردستانکەەوە بۆ خەڵکی کوردستانیش مهمە ڕەنگە هەندێک کەس بڵێ هەندێک عادات هەندێک شت هەیە لای ئێمە خەڵک دەنگ نەدا بە ئافرەت بەڵام ژنەکانی نەوەی نوێ لە هەموو ناوچەکانیانە یەکەم بوو یعنی یەکەمی 4 کاندیدەکە بوون نەوەی نوێ لە هەموو شوێنەکانە و دەنگێکی باشیان هێناوە هەر ئەو ژنانە خودی خۆیان ئێستا قیادین ئەبن بە قیادەی ئەم حیزبە ئەچنە بەخا جگەلەوەی شەڕ لەسەر مافی کوردەکەن جگەلەوەی شەڕ لەسەر خەڵکی کوردستانەکەن لەسەر ئەو خاڵاناکەن کە باسمان کرد خۆشیان هەروەکو ژنان شەڕ لەسەر مافی خۆیان ئەکەن ئەوەی کە بەلای ئێمە مهمە بۆ مۆزوعی ژنان و گەنجان یەکەم و ئەخیر لای ئێمە ڕەنگە زۆر خەڵک گلەیم لێ کاڵە شاسوا بەس باسی اقتصادەکە بەڵام پێم وایە هەلی کار مهمە ئەگەر هەچ کەسێک لە ڕووی بژێویەوە کارێکی نەبێ فرسەتێکی کاری نەبێت چ ژنان چ گەنجان ناتوانێت لە ژیانیا بیر لە هەندێک شتی تر بکاتەوە پێش بکەوێت خوێندنی باش بێ و تاوان لە پاڵ هەری کار و اقتصادا ئەوەی کە بەلای ئەم شۆ زۆ گرنگە و چەند جارێکش باسم کردووە مەسەلەی پەروەردە و خوێندن انشاءالله پشت بەخوای گەورە بە هاوکاری ئەو خانمە بەڕێزانەی کە یەکەم بوون هەمومان پلانێکی وادانین کە لە داهاتوودا ڕۆڵی ژنان لە پاڵ پیاواندا طبعاً و لە چوارچێوەی ئەو عادەت و کەلتور و بەهانەی کە میلەتەکەمان و ئاینەکەمان باوەڕی پێێتی هەوڵدەین کۆمەلگاکەمان بەرینە پێشەوە هەمووان بەرینە پێشەوە گەنج بەرینە پێشەوە و ئەو نادادیەی کە هەیە نەیهێڵین و ئەگەر نادادیە بەرامبەر بە پیاوان هەبێ نەمێنێ و بەرامبەر بە ژنان هەبێ کە زۆر جار دوو جارە ڕەنە یا دوو جار زەحیە بن ئینشاءڵڵا هیچیان نەمێنن سوپاسدانەکەم بەخێر هاتن سەرچاو